ئێمە وەکو ڕێکخراوی ڕۆشنبیری هاتوچۆ بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی پەروەردە هەڵساوین بە پرۆژەیەکی گشتگیر کە لە سەرتاسەری کوردستان و هەموو سنووری پەروەردەکان بەڕێوە دەچێت. خۆشبەختانە ئەم پرۆژەیە لە چەندان شار و شارۆچکە جێبەجێ کراوە. ئەم ڕۆژ کە هاتووینە شاری سۆران کە ئەم پرۆژە لێرانەیە ڕابگەینین حەخوایە ساڵانە ئەوە بکرێتە منهەجێک بۆ قوتابی هەموو ساڵێک ئەگەر هیچ نەبێ بە نامیلکێکی بچووک لە پۆلەکان بخوێندرێت لە هەموو پۆلەکان لە هەموو قۆناغە جیاوازەکان لە هەر لە ڕەوزەیەوە تاوەکو قۆناغی دوازدەی ئامادەی چکە شتێکی زەرورە پێیوەستە بە ژیانی خەڵکەوە پێیوەستە بە ژیانی قوتابیەوە پێیوەستە بەوەی کە قوتابی ئایا تا چەند پارێزراوەبی لە ڕێگاکان لە سەرشەقامەکان بۆیە بە زوور ڕێزانین و داواش لە وەزارەتی پەروەردە ئەکەین کە ئەم ڕێنمایانە بکرێت بە منهەج بکرێتە بە سیستەم لە قوتابخانەکان لە خوێندنگاکان بخوێندرێت و